ئەنجامدانی کۆنفرانسی کۆمیتەکان و پاشانیش مەکتەب و مەڵبەندەکانی یەکێتی شێوازێکی نوێ و سەردەمیانەی حیزبی شەهیدان بوو کە تیایدا نوێنەرایەتی سەرجەمی ئۆرگانە جیاجیەکان لە ڕێگەی هەڵبژاردن و شەقێتی هەڤاڵانەوە دیاری کرا و 21 کانونی یەکەمیش سەرجەمی هەڤاڵانی بەشدار لە کۆنگرەی چوارەمی یەکێتی شاری شیرینی سلێمانیان کردە دواوێزگەی بڕیاردانی کۆتایی و ئێستاش کە کۆنگرەی چوارەم لە دوایین ساتەکانیدایە بێگرفت و ئاستەنگ هەمووان لە چاوەڕوانی ئەنجامی کۆتاییدان تاوەکو سەرکردایەتی داهاتوو یەکێتی وەک ناوەندێکی باڵا و بڕیاردەر هەنگاوەکانی دەست پێ بکات. یەکێتی وەک چۆن لە کۆنفرانسی کۆمیتە و مەکتەب و مەڵبەندەکاندا سەرکەوتوانە ئامانجەکەی وەک ئاوێنەی بەرهەتاو ڕوون بوو، هەروەش کەشوهەوای ئارامی ڕۆژانی ڕابردووی کۆنگرە جارێکی تر دووپاتکردنەوەی پەیامی یەکێتیانەیە کە کادر و هەڤاڵانی حیزبە سەنگینەکەی کوردستان وەک ڕابردوو گیانی بەرزی هەڤاڵانەیان کردووە بەسەر مەشقی نوێبوونەوە و پەیامی ڕوونی داهاتوو. بەهێزی یەکێتی ناوێشێتی استراتیژی ڕوون لەسەر بنەمای بەرژۆندیە باڵاکانی نیشتیمان هەمووی لەسەر چاوە سازگارەکەی نوێبوونەوەوە گەشە دەکەن. یەکێتی وەک چۆن حیزبی دوێنێ بوو بۆ ئەمڕۆ و بۆ داهاتووش حیزبی ئومێدی هەمووانە. یەکێتیەکان هەڤاڵان و کادرانی یەکێتی دەست لە ناو دەست بە گیانی هەڤاڵانە و بە ئیرادەی بەهێزەوە دوایین ساتەکانی ئەنجامدانی کۆنگرەش تێدەپەڕێن و مژدانەی قۆناغێکی نوێ ڕادەگەێنن. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.